ئیمامی ئەبوو قیلابە هەبوو ڕەحمەتی خوای لێبێ زانایەکی گەورەی تابعینە قوتابی سەحابە بوو دەفەرمێ ڕۆژێکیان ڕۆشتم بۆ لای پیاوێک لە پیاوی دەسەڵاتدار پیاوی دەسەڵات بوو ڕۆشتم بۆ لای سەیرەکەم هەردوو قاچی شکاوە هەردوو پێی شکاوە ئێسقانەکەی شکاوە و کەوتووە لە ماڵەوە لەبان ئەسب کەوتووە ئیمامی ئەبوو قیلابە ڕەحمەتی خوای لێبێ وتی پێم وت ئەمە خێری تایە بۆ تۆ ئینشاءڵڵا ئەمە ئەبێتە خێر بۆ تۆ وتی ئیمامی ئەبوو قیلابە خێری چی تایە من هەردوو قاچم شکاوە مە چی خێرێکی تایە وەڵام ئەمە بەس خێری تیا نییە یعنی هەنێک کات تۆ بەس بەڵاکە ئەبینی بەڵام پشتی بەڵاکە نابینی ئەمە چی خێرێکی تایە من قاچم شکاوە ناتوانم بڕۆمە ڕێوە فەرمی وا مەڵێ خێری تێدایە چەند ڕۆژێکی پێچوو دەسەڵاتدارەکان بانگیان کردیان وەرە ئەڕۆین ئیمامی حوسەین ڕەزای خوا لێبێ ئیمامی حوسەین کە لە عێراق شەهیدیان کرد وتیان وەرە ئەچین ڕێ بە حوسەین ئەگرین لەگەڵ ماڵ و مناڵەکەی و کەسەکانیان ئەوی جوابی نار بۆ دەسەڵاتدارەکان وتی خۆتان نەزانن هەردوو قاچم شکاوە ناتوانم یەک هەنگاوێ بنێم بۆ کوێ بێم نەیتوانی بڕوا چەند ڕۆژێکی پێچوو ئیمامی حوسەین شەهید کرا ڕەزای خوای لێبێ لەگەڵ ئەو جەماعەتێکە لەگەڵیدا بوو ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ ئەمجا ئەم پیاوەی کە قاچی شکاوە گەیشتە قەناعەت ئەیوت ڕەحمەتی خوا لە ئەبوو قیلابە بێ والله ڕاستی کرد کە خێری تیا بوو خۆ ئەگەر من قاچم نەشکایە منیش لەو خوێنە بەشدارە بووم لەو خوێن ڕشتنا خۆ قاچی منی شکان بۆی لەو خوێنە بەشدار دەبم ئەوە خێری تایە بۆیە تۆ بەڵاکە تەنها مەبینە پشتی بەڵاکە لەوانەیە حکمەتێکی زۆری تێدا بێ لەوانەیە تۆ لە شوێنێکە تاخیر بی لە ئیزدیحامێکە تاخیر بی خوا لە بەڵایکی گەورە لات بەرێ ڕاستەکە پێت ناخۆشە مناڵێکت لەوانەیە بە مناڵی بمرێ لەوانەیە بە گەورەی هەزار خەفەت بداتیە ئێستا چەندە کەسەیە ئاواتەخوازە مناڵەکەی بمرێ بۆ لەبەرەوە ژیانی نەماوە ئیسراحەتی نەماوە بەس ئەگەر بە مناڵی بمردایە خەفەتێ خوارد بەڵام ئێستاڵی خۆزگای بمردا لە کۆڵم بایەتەوە کەواتە ئیشەکانت بەخوا بسپێرە خوا زانا و دانایە و من و تۆش نەزان و نەفامینیش نازانین هەرچیمان بەسەر هات سپاسی خوا بکەین لە کۆتاییدا دەڵێم ئینشاءڵڵا با دەرز وەرگرین لە ژیانی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ بە خۆماندا بچینەوە